سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئاڕۆیانی هاوکار ماتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆهەینی. سەرەتا سەرجێڕی گرنگترین هەواڵەکان. دەستپێکی خولی دووهەمی هەڵبژاردننی سەرۆکۆماری و بایکۆتکردنی لەلایەن خەڵکەوە. وشاری حکوومەت بۆ سەر بنەماڵەی بەندکراوانی سیاسی و دادخوازان. برینداربوونی کۆڵبەرێکی مێرمنداڵ لە سنووری سەردەشت. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە دیواندەرە. بانکهێشتی کچانی مەهاباد بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حجاب. زەرەرمەندبوونی کەشاوەرزان بەهۆی هاتنی لە فاو لە خۆی. مانگرتنی کرێکارانی ئەرکان سالس و پرۆژەی شاغڵ لە سەنعەتی نەوت و کۆبوونەوەی کرێکارانی خانە نشینکراوی نەوت لە ئەهواز. درێژەی هەواڵەکان. دەستپێکی خولی دووهەمی هەڵبژاردننی سەرۆکۆماری و بایکۆتکردنی لەلایەن خەڵکەوە. بەیانی ڕۆژی هەینی 15 پوشپەر خولی دووهەمی هەڵبژاردننی سەرۆکۆماری لە حاڵێکدا دەستی پێکردووە کە لەلایەن خەڵکی ئازادیخوازی کوردستان وێرانەوە بە بەربڵاوی بایکۆت کراوە و بنکەکانی دەنگدان وەکو خولی یەکەمی ئەو گاڵتەجاڕیە چۆڵ و بێڕەونەق بوون. وێڕای دابەشکردنی کارتی خەڵاتی 300,000 تمەنی و خۆراک لە نێو خەڵک و گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان بنەماڵە دادخوازەکانی کوردستان وێران هاوڕێ لەگەڵ چالاکانی کرێکاری، خوێندکاری، سنفی، سیاسی و مەدەنی، بەندکراوانی سیاسی، حیزب و لایەنە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماریان بایکۆت کرد و بە پێی دوایین زانیاریەکان بنکەکانی دەنگدان چۆڵ و هۆڵ. گوشاری حکوومەت بۆ سەر بنەماڵەی بەندکراوانی سیاسی و دادخوازان بە پێی راپۆرتی گەیشتوو ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری سنا وشاریان بۆ بنەماڵەی بەندکراوانی سیاسی و دادخوازان هاوردووە تاکو و بە زۆرم لێ لە شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماریدا بەشداری بکەن. بەوتەی هاونیشتمانیان ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم هەڕەشیان لە بنەماڵەی بەندکراوانی سیاسی و دادخوازانی سنە کردووە کە ئەگەر لەسەر سندوقەکانی دەنگدان حازر نەبن ڕووبەڕۆی گوشاری زۆرتر دەبنەوە. لە هەواڵێکی دیکەدا خێزانە هەژارەکانی سەر بە کۆمیتەی ئیمدادی ئیمام و ڕێکخراوی بێهزیستی خراونەتە ژێر گوشار بۆ ئەوەی لە هەڵبژاردن بەشداری بکەن تاکو یارمەتیەکانیان نەبڕدرێت. برینداربوونی کۆڵبەرێکی مێرمنداڵ لە سنووری سەردەشت. ڕۆژی چوارشەممە 13 پوشپار کۆڵبەرێکی مێرمنداڵی تەمەن 15 ساڵی خەڵکی گوندی دۆڵەتوو بە ناوی محەممەد ئاڵی بە تاقە هێزەکانی ڕژیم لە سنووری سەردەشت بریندار کرا. بە پێی راپۆرتەکان هێزەکانی ڕژیم لە سنووری سەردەشت کۆمەڵە کۆڵبەریان داوەتە بەردەست ڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی تەمەن 15 ساڵ بە ناوی محەممەد ئاڵی بە سەختی بریندار و لە نەخۆشخانەی ورمێ جگەری لەدەستدا. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری دیواندەرە. ڕۆژی پێنجشەممە 14 پوشپار هاوڵاتیەکی خەڵکی دیواندەرە بە ناوی کوورش شەریفپور تەمەن 45 ساڵ لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەرکراوە. بە پێی زانیاریەکان کوورش شەریفپور پیشەیە ڕاشگەری بووەوە لە شوێنی کارەکەی لە شاری دیواندەرە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەیە زانیاریەک لەسەر وەکاری ڕەفاندنی ئەو شارۆمەندە لەبەردەستدانی. بانکهێشتی کچانی مەهاباد بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حجاب. لە ڕۆژانی ڕابردوودا چەندین ژن و کچی خەڵکی مەهاباد بە بیانووی پابەند نەبوون بە حیجابی ئیجباری لەلایەن ناوەندە ئەمنیەتی و قەزایەکانی ئەو شارەوە بانکهێشت کراون. بەوتەی هاوڵاتیان هێزەکانی گەشتی ئێرشاد و پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی شاری مەهاباد لە سەروبەندی شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماریدا سەرکوتی کچان و ژنانی دژبەری حیجابی ئیجباریان زۆرتر کردووە. لە ڕۆژانی ڕابردوودا چەندین کەس بانکهێشت کراون و کۆمەڵێک کەسی دیکەش هۆشداریان وەرگرتووە. بە پێی زانیاریەکان دووربینەکانی نێو شار وێنەی دژبەرانی حیجابی ئیجباریان هەڵگرتووە و سەرەتا لە ڕێگەی کورتەنامەوە هۆشداریان پێدراوە و پاژەوەی کە گوێبیستی هۆشدارەکان نەبوون لەلایەن ناوەندانی و قەزایەکانەوە بانکهێشت کراون. زەرەرمەندبوونی کەشاوەرزان بەهۆی هاتنی لە فاو لە شاری خۆی. ڕۆژی پێنجشەممە 14 پوشپار فەرمانداری شاری خۆی ڕاگەیاند کە لافاو زیانی 200 ملیارد تمەنی بە ژێرخانەکانی کەشاوەرزی و بەرهەمە کشت و کاڵیەکانی ئەو شارە گەیاندووە. بەوتەی ئەو بەرپرسەی ڕژیم لافاو زیانی 500 ملیارد تمەنی بە پرد و ژێرخانەکانی خزمەتگوزاری شارستانی خۆی گەیاندووە. 10 کیلۆمتر لە ڕێگەوبانی 6 گوند لەو ناوچەی فیرۆق لە ناوچووە و 300 هێکتار باخ و 50 هێکتار زەوی کەشاوەرزی 100 زیانیان پێگەشت.
مانگرتنی کرێکارانی ئەرکان سالس و پرۆژەی شاغڵە سەنعەتی نەوت ڕۆژی پێنجشەمە چواردەی پوشپەڕ کرێکارانی پرۆژەی و پەیمانی شاغڵ لە سەنعەتی نەوت گاز و پێترۆشیمی ئێران بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام و کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە دەکەڵە نەوتیەکان بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دەست بە دۆخی خراپی معیشەتی و پیشەیی درێژیان بە مانگرتندا. کرێکارانی پرۆژەی پەیمانی و ئەرکان سالس خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، پەرداختی بۆنی کرێکاری و نەوتکار، وەلانانی پەیمانکار، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، بەکردەوە دەراتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕەفاهی هاوشەوەی کرێکارانی ڕەسمی نەوت بوون. کۆبوونەوەی کرێکارانی خانە نشینکراوی نەوت لە ئاهواز. کرێکارانی خانە نشینکراوانی سەنعەتی نەوتی خۆزستان ڕۆژی پێنجشەمە چواردەی پۆشپەڕ لە ناڕەزاتی بە دۆخی خراپی معیشەتی لە بەردەم سندوقی خانە نشینی ئاهواز کۆبوونەوە. کرێکارانی خانە نشینکراوی بەشدار لەو کۆبوونەوە خوازیاری پێدانی مەزایە دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست بە پێهێڵی هەژاری، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسانسازی حەقدەست، کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانە نشینی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. هێرشی هێزە ئینتیزامیەکانی قەزوێن بۆ سەر ماڵدزراوانی تەراوەت نوین ڕۆژی پێنجشەمە چواردەی پوشپەڕ ماڵدزراوانی شرکەتی تەراوێت نوین لە شاری قەزوێن کۆبوونەوە، بەڵام هێزە سەرکوتگەرەکانی ڕژێم هێرشیان کردە سەریان و تێکاڵچوون ڕوویدا. ماڵدزراوانی شرکەتی تەراوەت نوین ماوەی زیاتر لە 1 ساڵە لە ئاستاڵانکردنی داراییەکانیان ناڕەزایەتی دەرەبڕن، بەڵام بەرپرسانی قەزای ئەمنیەتی ڕژێم هیچ بایەخێکیان پێ نادەن. ڕۆژی ڕابردوو زیان لێکەوتوانی ئەو شرکەتە بۆ جارێکی دیکە لە مەیدانی وەلی عەسری قەزوێن کۆبوونەوە و دژ بە ڕژیم دروشمیان بەرز کردەوە، بەڵام هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم هێرشیان کردە سەریان و خەڵکی سەرشەقامیش پەیوەست بۆ ناڕەزاتیەوە بوون. دەست بە سەرکردنی خوشکی مجاهید کورکور و بانکێشتی ئەلناز شاکردوست ڕۆژی پێنجشەمە چواردەی پوشپەڕ ڕاعنا کورکور خوشکی مجاهید کورکور باندکراوی محکوم بە ئیعدام لەلایەن هێزامنیەتیەکان و دەست بەسەر و ئەلناز شاکردوست هونەرمەندی سینەما بانکێشتی دادسەرایی کولتور و میدیا کرا. نگار کورکور خوشکی مجاهید لە پەیجی تایبەتی خۆیدا ڕایگەاندووە کە بەیانی ڕۆژی پێنجشەمە هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە شاری تاران هێرشیان کردوەتە سەر ماڵی ڕاعنا کورکور و ناوبراویان بە بێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کردووە. لەلایەکی دیکەوە ئەلناز شاکردوست هونەرمەندی سینەما ئێران بە تۆمەتی دژایەتی لەگەڵ حیجابی ئیجباری و پەرەپێدانی بێعیفەتی لەگەڵ کۆمەڵگا بۆ دادسەرای کولتور و میدیا بانکێش کراوە. بەکردەوە دەرهاتنی ڕەوەندی بە تروریزم ناساندنی سوپای پاسداران لە یەکێتی ئوروپا. وەزارەتی دەرەوەی ئاڵمان بە پشتیوانی چەند وڵاتی ئوروپایی داواکاریەکەیان ئاراستەی مەقڕ یەکێتی ئوروپا لە برۆکسێلی بلژیک کردووە بۆ ئەوەی ڕەوەندی بە تروریزم ناساندنی سوپای پاسداران دەست پێ بکات. ئەنەلێنا بێربۆک وەزیری دەرەوەی ئاڵمان لە دانوستانی شۆڕای پەیوەندیە نێودەوڵەتیەکانی یەکێتی ئوروپا کە لە ڕۆژی 24 مانگی ژوان بەڕێوەچوو باسی لە دروستکردنی دۆسیەی تروریستی بۆ سوپای پاسداران کردو. داواکاریەکەی لەلایەن ئاڵمان و چەند وڵاتی ئوروپایی بە مەبەستی دانانی سوپای پاسداران لە لیستی تروریزمی نێودەوڵەتی پێشکەش بە پاڕلەمانی یەکێتی ئوروپا کرد. لە هەواڵێکی دیکەدا باقرار دەشیر لاریجانی یەکێک لە لاریجانیەکانی ئێران کە لە ساڵی 96 یەتاویەوە لەگەڵ خێزانەکەی لە کانادا ژیان بەسەرەبات لەلایەن دەوڵەتی وڵاتەوە حکمی دیپۆرتکردنی وەرگرتووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە سەرکەوتنی حیزبی کارگەر لە وڵاتی بەریتانیا. ڕۆژی پێنجشەمە چواردەی پوشپەڕ حیزبی کارگەری بەریتانیا لە هەڵبژاردنی پارلەمانی وڵاتە سەرکەوتوو کێر ئێستارمێر ڕێبەری ئەو حیزبە وەکو سەرۆگۆزیرانی بەریتانیا دیاری کرا. بەپێی راپۆرتی ڕۆیتەرز حیزبی کارگەری بەریتانیا 326 کورسی لە 650 کورسی پارلەمان بەدەستێناوە و ڕاپرسیەکان دەڵێن کە ڕێژەی کورسیەکانی ئەو حیزبە بۆ 419 کورسی بەرز دەبێتەوە. ئەوە لە حاڵێکدا کە حیزبەکەی ڕیشی سوناک 20 لە سەدی دەنگە کڵەمانی بەدەستێناوە. ئەمە گەورەترین شکستی حیزبی پارێزکاران لە مێژووی ئەو وڵاتێ. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.